جیاواز لە شارەکانی هەرێمی کوردستان هەڵەبجە و هەورامان کەمترین ڕێژەی توندوتیژی بەرامبەر ئافرەتان و ژنانی تێدا تۆمار دەکرێت. ئەوەش بووەتە جێگەی دڵخۆشی وڵاتیان و بەڕێبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی هەڵەبجە دەڵێت بە پێوە ئامارانەی ساڵانە تۆمار دەکرێن هەڵەبجە و هەورامان لە گشت شارەکانی دیکە کەمتر توندوتیژی بەرامبەر ژنان تۆمار کراوە و لە هەورامانیش ڕێژەکە سفرە. دیارەوەی ئەو کاریگەرە کۆمەڵایەتی و کللتوری کە کولتورێکی لەبارە و ژنگەیەکی لەبارە لەم سنووردا ئێمە بۆمان دەرکەوتووە حاڵەتەکانی توندوتیژی کەمترە لە سنووری هەڵەبجە و دەوروبەری و ناوچەی هەورامان بەتەکید حاڵەتەکان کەمترە و کوشتن هەر نییە یاخود زۆر کەمە خۆسووتان بە ڕێژێکی زۆر کەم هەیە. ئەکرێ ئەمە بکرێت بە نمونەیەک بۆی لەسەر جەم ناوچەکانی دیگەی کوردستان بۆی بتوانرێت کەمترین حاڵەتی توندوتیژی تۆمار بکرێت. مامۆستایەکی ئاینی ئاماژە بۆ دەکات خەڵکی ناوچەکە پابەندی ئاینی پیرۆزی ئیسلامن و هەر کەس پەیڕەوی شەریعەتی ئیسلام بکات ئەوە ئەستەم لە هیچ کەسێک ناکات. سوپاس بۆ خوای گەورە و پەروەردگار لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەم دیاردەیە کەمترە یاخود دەگمەنە ئەوەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە خەڵکی پابەندە بە ئاینی بەرز و پیرۆزی ئیسلامەوە ئەگەر هاتبا و هەموو خەڵکی سەرزەوی بگەڕێنەوە بۆ سەر ئاینی بەرز و پیرۆزی ئیسلام هیچ کەسێک زوڵم لە هیچ کەسێکی تر ناکات. وتارێکی داوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زانایان ئەفەرمون ئەمە وەسیەتی بۆ ئومەتەکەی کردووە لە یەکێک لەوانە خاڵێکی گرنگ و جەوهەرداری فەرموویەتی ئیستەوصوا بالنساء خەیرا وەسیەتتان بۆ ئەکەم ڕاتان ئەسپێرم کە لەگەڵ ئافرەتانە چاک بن مامەڵەتان ڕێک و پێک بێت. لە هەرێمی کوردستان توندوتیژی بەرامبەر ژنان حاڵەتن و نەبوونەتە دیاردا بەشێکی زۆری وڵاتیانیش بوونی ڕێکخراوەکانی ژنان و کار و چالاکیان بە ناپەسەند ناو دەبن و بەوە کارێک بۆ بەلاڕێدابردنی ژنان و ئافرەتانی دەزانن. مامۆستایانی ئاینیش جەخت دەکەنەوە گەڕانەوە و تەسلیمبوون بە شەریعەتی ئاینی پیرۆزی ئیسلام خێزان لە ژێر یەک چەتری خۆشەویستی و دوور لە هەر ستەم و توندوتیژیەک کۆ دەکاتەوە و ڕێز و شکۆی ئافرەتان و ژنان پارێزراو دەکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.